ئەمە دیمەنی کوچە و کۆڵانەکانی ناحیەی سیدەکانن. ئەو ناوچەی 89 ساڵە کراوە بە ناحیە، بەڵام تاوەکو ئێستا لە سەنتەری ئەم ناحیەیە بەشێک لە گەڕەک و کۆڵانەکان قێڕتاو نەکراون و تەواوی گەڕەکەکانیش مەزرای ئاوی ماڵانی بۆ دروست نەکراوە. سیدەکان لە زستاندا قڕ و لێتاوێکی زۆر لە هەموو شەقامەکاندا هەیە و لە هاوێنیشدا تۆز و خۆڵێکی زۆر هەیە. بە تەنیا نابی بەس ئەو پرۆژەی بۆ سیدەکان کرابایە، ئەوە زۆرترین پرۆژەی بۆ ئەنجام بدرابایە و زۆرترین ڕێگاوبان قێرتاو بکرابایە بۆ ئەوی خەڵک زیاتر سودمەند بایە، نەک هەر تەنها یەک شەقام. نەبوونی مەزرا گرفتێکی گەورە دروست کردووە بۆ ناو کۆڵانەکانی ناحیە سیدەکان بێبەشە لە ڕووی خزمەتکردنەوە. بۆ گرفتی هاوڵاتیانی سەنتەری ناحیەی سیدەکان سەردانی سەرۆکایەتی شارەوانی سیدەکان دەکەین تا بزانین بۆچی نزیکەی سەدەیەکە سیدەکان بێبەشە لە خزمەت گوزاری. دوای داواکارێکی زۆری هاوڵاتانی ناحیە سیدەکە لە نەبوونی پرۆژە خزمەت گوزاریەکان ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سیدەکان هەموو پرۆپۆزەل و نەخشە و دەرخەسەمان ئامادە کرد بە زمان کوردە بۆ شوێنەوە بەس بۆ ئەو گەڕەکانە کە پێویست بە خزمەت گوزاریە. خۆشبەختانە لە ماوەیەکی نزیک بە نزیک 263 میلیۆن دینار گەڕانەوە بۆ گەڕەکی گوڵان و گەڕەکی فەرمانبەران دەرچووە. ئەم گەڕەکانە پێویستیان بە قیرتاوکردن و تەسمیمکردن و فەتحکردن و ئاوەڕۆ هەیە. تەواو نەبوونی پرۆژە خزمەت گوزاریەکانی سیدەکان هاوڵاتیانی ئەم ناوچەیەی بە تەواوەتی بێهیوا کردووە، چونکە تەنها بە نووسراوەکان ئاماژە بە جێبەجێکردنی پرۆژەکان دەکرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.